کاگنەوشیروان مێژوەیەکە دەورێکی گەورەی هەبوو لە شۆڕش و لە نیشتمان پەروەری لە ڕابەرایەتی شۆڕشی تازەی گەلەکەمان و من لە 76ەوە لە قۆناغی زیادە هەندێک جار زۆر لە نزیکەوە هاوڕێتیم کردووە و بۆ بەڕاستی ئەمڕۆ پێم وایە خەسارەتێکی گەورەیە لەم ڕۆژەدا کە چاوەڕوان دەکرا دەورێکی کاریگەر ببینیتن بۆ چاکسازی بۆ ئاشتەوایی بۆ نێشتنی کەم و کوڕیەکان جێگای هەروە دەمێنێتن و مێدەوارم یادی بکرێتەوە هەمیشە بەو جانی شۆڕش ژێریەی کە بۆ گەلەکەمانی دابینی کرد و دەوری هەبوو لەگەڵ جنای مامزەرا لەگەڵ هاوڕێکانی کە ئێمە ئەو ڕۆمان ئەو دەستکەوتانەمان هەیە ئەویش بەشێکی گەورەی تێدایە ئەمێ دەکەم کە کەسوکاری منداڵەکانی هەواڵانی دۆستانی بەداخەوە ئەمڕۆ مەراسمی ناشتنی سەرکردەی ماندوونە ناسی گەلەکەمان کاگنەوشیروان مستەفایە کە نیو سەدە ژیانی خۆی تەرخان کرد بۆ خەبات و کوردایەتی و ئەم دەستکەوتانەی خەڵکی کوردستان بەشێکی زۆری جێگا پەنجەی کاگنەوشیروانی پیادیارە کاتێکی زوو بەجێی هێشتین کە ئایندەیەکی گەشت بۆ سیناریۆکانی دوای شەڕی داعش بەڕێوەیە و پێویستمان پێی بوو لەم کاتەدا بۆ بەرنامە وردەکانی بۆ پلانە وردەکانی بەداخەوە کاگنەوشیروان ڕابەری نیو سەدەی ڕابردووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بوو لە باشوور. کاگنەوشیروان تەنها سیاسی نەبوو، مێژوو نووس بوو، بیرمەند بوو، ڕۆژنامە نووس بوو، سیاسی بوو، فەرماندە بوو. بێگومان ڕۆیشتنی کەلێنێکی گەورە دروست دەکات. لێرەوە ئەبێ بەڕای من ئەبێ مردنی کۆچی دوایی نەوشترا مزەفا بێتە هەوێنی برایەتی و ئاشتی و ئازادی لە هەرێمی کوردستانە فرسەتێکە بۆ سەرکردەکان لەوە تێبگەن کە ئەبێ کە مردن وەک نەوشترا مزەفا بمرن، ئەبێ کە مردن لە دوای خۆیان کار و کردەوەی باش بۆ گەلەکەیان بەجێ بێڵن، مردنی نەوشترا مزەفا بکەنە هەوێنی برایەتی جارێکی کە پێکەوە بسازێن. چواردەوری گەلی کورد دراوە بە دوژمن لە ئاستی ئیقلیمی، لە ئاستی نەودەوڵەتی، لە ئاستی ناوخۆشمان ئەگەر تەباو یەکڕیز نەبین بەڕاستی هەڕەشەیەکی زۆر خەتەرناک چاوەڕێمانەکە. دیارە لە دەستدانی سەرکردەی تێکۆشەر و فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستان لە قۆناغی ڕابردوودا و جێگیری سکرتێری کشتیەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی کاگنەوشیروان بۆ نەتەوەی کورد زەرەرێکی گەورەیە و تەمەنە ئەکەم کاگنەوشیروان هەموو قۆناغەکان لە هەموو قۆناغەکاندا هەوڵ و کۆشی کاگنەوشیروان بۆ یەکریزی و یەکدەنگی خەڵکی کوردستان بووە. بێگومان کۆچی دوایی کاگنەوشیروان ئەتوانین بڵێن وەکو کەسایەتیەک و ڕابەرێکی پێشووی خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد خەسارەتی گەورەیە بۆ خەڵکی کوردستان و بۆ ئەم بارودۆخە سیاسی ئێستا کە عقلی سەرکردە سیاسیەکان زەرورە وجودی هەبێت. بێگومان کەسایەتی کاگنەوشیروان کەسایەتێکی دیارە پێویست بە پێناسەکردنە کە یەکە لە کاراکتەرە هەرە سەرەکیەکانی سیاسەتکردن بۆ لە ئەمڕۆی کوردستانە. بەڕای من خاڵی گەش و زەق لە ئەوە بوو لە کۆتایی تەمەنی توانیت پێناسەی کۆی تەمەنی ڕابردووی بکاتەوە و مانایەکی تری پێبەخشێ دیاردەیەکی بەناو ئۆپۆزیسیۆن هێنایە نێو ژیانی سیاسی کوردیەوە بە زوتنەوەی گۆڕانی دروست کرد. لە هەمووی گرنگتر بە بڕای من بە سوودوەرگرتن و ئەزمون وەرگرتن لە شەڕی ناوخۆ لە ئەزمموی پێشمەرگایەتی و شۆڕشی شاخ گەشت بووە و قەنەعەتەی کابێ ململانەکان لە کوردستانە بە ئاشتی خوازی بمێنێتەوە. چ لە سەردەمی شاخ سەرکردەیەکی گەورە چ لە دوای پرۆسی ئازادی ڕۆژێکی گەورەی هەبووە لە بەرەو پێشچوونی پرۆسەی سیاسی لە کوردستان لە عێراق. بۆیە گرنگە هەمومان هەوڵ بدەین کە یەکێتی و تەبایی ئەگرزی میلەتەکەمان بپارێزین. کارەساتێکی گەورەی ڕۆژێکی زۆر ڕەشە لە مێژووی کوردایەتیە کە ئەم سەرکردە بەڕێزەمان لەدەستیاوە، بەڵام لێرەوە دڵنیای دەکەینەوە ڕۆحی شاد بێت کە هەرگیز ڕێبازەکەی بەرنادەین. وەکو ڕێی شەخسی خۆم پێم باشە ئەم کۆچەی کاگنەوشیروان ماڵەکەی کوردمان بۆ ڕێک بخاتەوە. بەڕاستی هیوادارم مەمولیانەکان لەیتری نزیک ببنەوە، هیوادارم ببێتە پایەکی گەورە و ببێتە ئاشتێکی تر بۆ شاری سلێمانی. ئومێد دەکەم ئەوەی کە خەبەری کۆچی دوایی کاگنەوشیروان مستەفا ببیستێ وانەیەکی لێ وەربگرێ بۆ ژیانی ئەو پیاوە بە جۆرێک مرد کە هەموو کەس شانازی بەوە دەکا بەو شێوەیە بمرێ. کاگنەوشیروان ئینسانێکی پاک بوو. هیوادارم دوای کاگنەوشیروان حیزبەکان بە خۆیان بچنەوە و میلەتی کورد وا بەم شێوەیە ژیان ناڕوا بەڕێوە. پیاوێکی تێکۆشەر بوو، پیاوێکی ڕۆشنبیر بوو، لە هەموو سەردەمەکانە
بەڕاستی دەوری کاریگەری هەبووە هیوادارین کۆچکردنەکەی ببێتە مای یەخستنەوەی دڵەکان یەخستنەوەی ناوماڵی کورد ئاشتەوایی لەگەڵ خۆی بێنێ بەداخ و پەژارەیەکی زۆرەوە کە بەڕێز کاک نەوشیروان تێکۆشەری گەورەی میلەتەکەمان کۆچی دوایی کرد کە ئەمە بەڕاستی زامێکی قوڵە بۆ هەموو میلەتەکەمان. من سەرخۆشی لە هەموو گەلی کوردەکەم هیوادارم ڕێبازەکەی بەردەوام بێت هەموو ئەو بەرنامانەی کە ئەو هەیە هەمومان پێکەوە هەوڵی جێبەجێکردن بین لایەنەکان گفتوگۆ بکەن بۆ چارەسەرکردنی قەیرانە سیاسی و ئابووری و داراییەکان ئەو پرینسیپ و مەبادئانەی کە کاک نەوشیروان بڕوای پێی بوو بخرێتە بواری جێبەجێکردنەوە چونکە بە جێبەجێبوونی ئەو پرینسیپانە خۆشگوزەرانی و ئاوەدانی و دادوەری کۆمەڵایەتی ئەچەسپێ لە هەرێمی کوردستانە. خەسارەتێکی گەورە بوو لە پرۆسی سیاسی لە کوردستان لە بزاوتی ڕۆشنبیری کوردستان بۆ بەتاکید لە پرۆسی سیاسی کوردستان چاوەڕوانی ئەومانە کرد کە لەگەڵ گەڕانەوەی کاک نەوشیروان دەستگین بە قسە و باز لە چارەسەرکردنی ئەو پرسە سیاسیانی ئەمڕۆ بوونەتە مای قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری لە وڵاتە. ئێمە وەکو بستنەوەی گۆڕان تەنیا خۆمان بە خاوەنی ئەم نەکسیە نازانین لەبەرۆی بەڕێز نەوشیروان مستەفا مڵکی هەموو کوردستان بوو مڵکی هەموو لایەن و هەموو دەنگە جیاوازەکان بوو. هەموو کەس ئەزانێت کە ئەوە یەکێکە لە گرنگیەکان نەک ئەوەی کە هەر ئەمە بکەنە دەرفەتێک پێشتر ئەبوایە ژیانی نەوشیروان مستەفا و پەیامی نەوشیروان مستەفا بکرایەتە دەرفەتێک بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لەو قەیرانانە پێی دەرباز بن بەڵام ئەوەی کە هەتاکو ئێستەش نەکراوە گرنگیەکی گەورەی هەیە کە بۆ لەمە دووە ئەو لایەنانەی کە نایەنەوێ بە ئەنقەز بەردەوامی بن بە تێوەگلان لە گەندەڵی کۆچی دوایی نەوشیروان مستەفا بکەنە دەرفەتێک بۆ دەربازکردنی هەرێم لەو قەیرانانە.